بەڕێزان ئەچینە لای تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان. چینی نابیست چینێکی گرنگی کۆمەلگان و نابێدا بڕێن و دەبێت لە هەموو بوارەکانی ژیان لە بواری پەروەردەیی لە بواری ژینگەیی لە هەموو ڕووەکانەوە گرنگیان پێ بدرێت. زۆر جار لە هەندێک وڵاتدا تەنانەت جیاکاریش ناکرێت لە نێوان سیستەمی پەروەردەیان لە شوێنی مانەوەیان لە نێوناوەندەکانی خوێندندا. بەڵام ئەوەی کە جێی تێبینی و یاخود تەوەری ئەم ڕۆمانەکە باسی لەسەر بکەین ئەوەیە کاتێک ئێمە کە کەسێکی ساغین زۆر جار لە ڕێگەی موبایلەکانەوە تابلێت و کۆمپیوتەر و کۆمەڵێک بابەتی تر هەیە ئێمە دەتوانین سوود لە تەکنۆلۆژیا وەربگرین بۆ دەستکەوتنی زانیاریەکانمان لە ڕێگەی بینین لە ڕێگەی بیستن و تەنانەت زۆر جار فیدباک واتە وەڵامدانەوەشەوە. ئایا کەسی نابیست قەت ئەو پرسیارە لە خۆت کردو چۆن سوود لە تەکنۆلۆژیا وەردەگرێت؟ توانویانە تەکنۆلۆژیا بغزێتە نیە و ژیانیانەوە ئەوانیش هاوشێوەی ئێمە بۆ دەستکەوتنی زانیاریەک بۆ دروستکردنی پەیوەندیەک بۆ کۆڕ و کۆبنەوە میتینەکانیان سوود لە تەکنۆلۆژیا وەربگرن. پرۆسەی فێربوون لای ئەوان کە تەنها بینینە کە بیستن نییە کە ئاڵێن نابیست ئەم پرۆسەیە چۆنە لە منداڵیەوە چۆن دەست پێ دەکات قۆناغەکانی چین ئەمانە کۆمەڵێک پرسیار ئاڕاستی میوانەکەمان دەکەین. مامۆستا گوڵزار عەبدوڵڵا مامۆستای نابیسە کە لە ستۆدیۆ ڕۆژێکی نامەدێ. مامۆستاگیان بەخێر بێت. چاوتان گەشت بێ. مامۆستا پێش ئەوەی باسی هەندێک قۆناغی گەورە بوون و کامڵبوون و فێربوونی خوێندەواری و نووسین بکەین لە منداڵی ئەو بەتایبەتی منداڵێکی نابیست چۆن تەکنۆلۆژیا ئەخرێتە خزمەتی بۆ ئەوی فێر بێت بچێتە پرۆسی فێربوونەوە. بەڵێ دەستخۆشی لە بەڕێستانەکەم. طبعاً تەکنۆلۆژیا بە شێوەیەکی گشتی هەموو مرۆڤایەتی سوودی لێ وەرگرتووە زۆر تاکەم. طبعاً هیچ شتێکیش بێ زەرەر نییە بێ زیان نییە، زووتی زۆر هەیە و زیانیشی هەیە. نابیستانیش بە هەمان شێوە بۆ ئەوان هە زۆر زۆر ئیستیفادەی زیاتریان لێ کردووە. بەڵام ئەوانیش طبعاً کەوتۆتە سەر تاکەکانیش ئەوانەی کە ئاستی ڕۆشنبیریان زیاترێکە لەوانەیە زیاتر سوودیان لێ وەرگرت بێ وەک لەوەی کە کەسێکە کە ئاستی ڕۆشنبیرەکەی کەمتر بێت. طبعاً وەروەکو ئەزانین پرۆسەی ئینسان 5 هەستەوەرەکەی هەیە: بیستن و بینین و بۆنکردن و بەرکەوتن و لەگەڵ چێشتنە. کاتێک کە خۆی گەورە هەستێکت لێ ئەسەنێتەوە هەستەکەی ترێت تەرکیزی ئینسانەکە زیاتر بۆ هەستێکی ترێتی ئەو هەستەی تری بەهێزترە بێت. نابیستیش کە هەستی بیستنی لە دەست ئەیە هەستی بینینی زیاتر ئەبێت، تەرکیزی زیاتر بۆ هەستی بینینە. نابیست زیاتر ئیستیفادە لەو شتانە ئەکات طبعاً لە بیدایەتی ژیانیەوە کە چاو ئەڵهێنێ لە خێزانێکایە ئەو شتانی دەور و پشتی خۆی، ئەو شتانی کە لە ژینگەکەیەتی ئەیبینێت بەرجەستەی ئەکات و فێر ئەبێنێ. طبعاً ئەمە بە دووبارەکردنەوە و بە گەڕیدانی خێزانەکە زیاتر بۆ نابیستەکە ئەم پرۆسەیە زووتر گەشە ئەکات. لە هەموو شتێک کە تۆ لە بیدایەتە دەستپێک بە ئاسانی لە مەسن لەکەمەوە لە ئاسانەوە بۆ گران کە دەستی پێەکەی ئەمە باشترێکە. بەناڵیش و نابیستیش طبعاً ئەبێ پرۆسەیەکی فێر ئەبن. حکووتمان ئاستی تاکەکان جیاوازە بەڵام فێر ئەبن و زۆر بەباشیش، بەڵام گرنگی پێدانی زیاتری ئەوێ زیاتر شتەکانی ئەمان ئەبێ پراکتیک بێت. بە دەمی تۆ چەنی پێ بڵێ ئەو وەری ناگرێ یەکەم ئەو شتەکە ئەبێ ببینێت توان هەستی بینینی زیاترێکە. دووهەمیش ئەو مثلەن ئێمە وشەیەک یاخود ڕستەیەک چەند جارێک ئەوترێتەوە لە ژیانی ڕۆژانی خۆماناتر ئایا خۆمان لەگەڵ خۆمانە بڵێنەوە، ئایا خێزانەکانمان، ئایا کە ئاچینە دەرەوە لە ناو کۆمەڵە بۆترێتەوە. بەڵام ممارەسەی پراکتیکی زمانەوانی لە لای نابیست کەمترێکە. زیاتر ئەو شتانە بەکار ئەهێنن کە زەرورەی ژیانیانە و زەرورەی ئانی خۆیانە لە کاتی ئانی زیاترە. زۆر باشە. مامۆستا گوڵزار ئاماژەت بۆ کرد کە نابیست پێویستی بە گرنگی پێدانی زیاترە، ینی ڕەنگە هەر یەکێک لە ئامێرە تەکنەلۆژیەکان سەرنجی ئەویش ڕابکێشێ، بەڵام پێویستی بەوەیە کە زیاتر لەگەڵی ڕاهێنانی پێ بکەی. ئەمە ڕاهێنانە تەنها لەلایەن دایکان و باوکانەوە خۆیان ئەتوانن لەگەڵ ئەگەر مناڵێکی نابیستیان هەبوو خۆیان ئەتوانن لەگەڵ مناڵەکانی خۆیانە بکەن، یاخود پێویست بەوەشەکە کە مامۆستایەکی تایبەتی بۆ بوارە هەبێت، یعنی
هەنێک بابەت هەیە کە دایکان و باوکان نەتوان بگەێنن لە مناڵەکان پێویستی بە مامۆستایەکە بێت یاخود لەلایەن خۆیانەوە ئەتوانرێ ئەمە ئەنجام بدرێت. بڵێ طبعاً هەروەک وتمان گرنگیدان بەشێکی سەرەکیە بۆ هەموو کەسێک بەڵام لەوانەیە زۆر لە خێزانەکان زۆریان محتەمن طبعاً ئەو شتێکەیەتە بازارەوە ئەو شتێککە تازەیەت بەنسبە تەکنەلۆجیاشەوە کە شتێکی زۆر سەریعە گرنگیان پێێن بەڵام هەندێکیان ئەگەر دایک و باوکەکانیش نەبێت خۆیان هەوڵ ئەیەن و بە هەمان شێوە لە ڕێگای مەسەن لە قوتابخانەکە هەنەوە پەیمانگاکانەوە ئەمانش دەورێکی زۆر گرنگی هەیە کە فێرەکرێن. طبعاً وتمان بە پێی مەرحەلەکانی ژیانن ئەو شتێکە بڵێن ئاسانە لە بیدایەتی ژیانە حتاوەکو مەسەن مەرحەلێکە لە ناو خێزانەکایەتی و ئەنج ئاچێتە مەکتەب و مەرحەلەکانی سەرەتایی و ناوەندی کە تەواوەکات و ئەنج ئامادەیی و هەروکو بەڕێستا ئاگادار بوون ئەم ساڵ دوو خوێندکارمان لە بڵێن پەیمانگایان تەواو کرد ئەمانە بەپی ئاستەکان طبعاً ڕۆشنبیریان زیاترە بێت و ئەتوانین زیاتر خوان بڵێن بەکاری بێنن. طبعاً توان تەکنەلۆژیا دەورێکی زۆر کاریگەری هەبوو لە ژیانی نابیستە. جاران نابیست هەروەی زانی کە هەر خۆیتی بۆ نمونەیەکەم جارکە لە خێزانەکایەتی هەر ئەو نابیستە بەڵام کاتێکەیەتە دەرەوەیەتە پەیمانگا سەیرەکات کەسانی تریشەیە وەکو ئەو کە تەکنۆلۆژیا بەرەو پێشەوە ڕۆشت و بڵاو بۆ نابیستیشی گرتەوە طبعاً ئەمان توانیان پەیوەندێکی زیاتر دروستکەن لەگەڵ نەک نابیستانی هەر کوردستانە نابیستانی وڵاتە عەرەبیەکانە نابیستانی ئەمریکایە ئەوروپایە لە هەموو شوێنەکان ئەویش لە ڕێگای بەکارهێنانی کامێراوە. جاران طبعاً ئێمە یەکەم جار کە چووینە بڵێن پەیمانگا هیچ شتێک نەبوو لە بەردەسمانە حتا ئیشارەتێک نەبوو قاموسێک نەبوو شتێک نەبوو بەڵام ئێستا طبعاً مامۆستای نابیستیش ئەو کەسانی کە هەڵسوکە لەگەڵ نابیستیشاکەن ئیسیفادیان هەر لە تەکنۆلۆژیا کردووە. ئێستا هەر لە ڕێی تەکنۆلۆژیا و کۆمەڵێک مامۆستا هەیە زمانەکانی بە بڵێن ئاماژەکانی زمانی ئاماژە یەکێکە خاتە ڕوو بۆ ئێمەش کە کەسێکی ساغین تێگەیشتن لەوان بۆ ئەستەمە وایە بەس لەیان تێناگەوانی خوێندندا ینی فەرز بکرێت کە بەڵێ طبعاً ئێمە وەکو ڕێکخراوی ئاماژە ئەوە بەرنامەی خۆمانە و لە کۆنفرانسەکە یەکێک بوو لە ڕستباردەکانمان و لە ئەهەمیەتی بڵێن ئیشەکانی ئەم ساڵمان کە خولی زۆر بکەینەوە بۆ زمانی ئاماژە و کەسانی تریش فێر ببن فێری زمانی ئاماژە بن. اینجا هەروەکو باسمان کرد طبعاً نابیست ئێستا لە ڕووی دەرونیشەوە زۆر مرتاحترێکە بەهۆی ئەوەی کە ئەبینێت ئەتوانێت بەهۆی کامێراوە کامێرە بکاتەوە و قسە لەگەڵ نابیستانی بڵێن دەریشەوەی بکات. جا بەمە طبعاً زمانەکەی هەروەکو چۆن ئێمە ئەڵێن ئەگەر ئینسان ئەگەر زمانی زیاتر لە زمانەکەی تۆ زمانی دایک ئەوە زمانێکی زەڕورە زمانی ئاماژەش زمانی دایکی مناڵە نابیستەکان و کەسە نابیستەکانە ئەڵێن هەتاوەکو زمانێک زیاتر بزانی تۆ کەسێکی تریت ئەمانیش کاتێک ئەگەر هەر لە دەوری خوانە بن هەر لە هەرێما بن هەر لە کوردستانە بن هەر ئەو عەفو ئاماژەیە ئەزانن کە لە ناو خۆیایە بەڵام گرنگە بزانین ئێمە ئەو پرسیارە بەلامەوە گرنگە کە ڕوونیەکەی تۆ بزانین ئێمە چۆن دەمانێت فێری زمانێکی تر بین ئینگلیزی عەرەبی هەر زمانێکی ترە زمانی ئاماژە زمانێکی ستاندارە واتە کەسێکی نابیست لێرە لە کەسێک تێگا نابیست لە وڵاتێکی وەکو ئەمریکا بێ بۆ نمونە تی ئەگا بەڵام مەرجنی هەمووشی تێ خۆی زمانی یەکگرتووی ئاماژە نییە بڵێن زمانێکی یەکگرتوو هەیە بەڵام لەوانەیە مەسەن بۆ نمونە لە وڵاتە عەرەبیەکانە چەند وڵاتێک دانیشت بێتن فەرهەنگیشیان دانابێت لەسەر ئاسی هەموویان ئەمە پێ ئەوترێت عەفو زمانی بڵێن یەکگرتووی ئاماژە یا بەنسبە بڵێن ئەوروپاوە ئەوانیش زمانێکی فرهەنگێکی یەکگرتوویان هەیە کە چەند وڵاتێک دانیشتون بەیەکەوە و زمانێکیان دانەوە ئەگینەوەکو بڵێت زمانێکی بڵێن نێودەوڵەتی زمانێکی جیهانی ئاماژە هەیە ئەوە نیە لەهجاتە ئەجیاوازە حتا لە نابیستێک بۆ نابیستێکی تر مەسەلەن شارێک بۆ شارێکی تر پەیمانگایەک بۆ پەیمانگایەکی تر جیاوازە بەڵام ئەم کاتێک کە کامێرە ئەکاتەوە قسە لەگەڵ نابیستێکی بۆ نمونە ئەمریکا ئەکات ئەوش فێری زمانی ئاماژەی ئەمریکی ئەبێت ئەو لەمەوە ئیسیفادەکە ئەمیش لەوە ئیسیفادەکە زۆر زوو لە یەکتر وەری بگرن بەستەکەت ئەوەیە یعنی ئێستا ئاماژەت بۆ کرد وتت کاتێکە خواگیان هەستەوەرێکی تریان پێ نابەخشێ
هەستەوەرێکی تریان زۆر بەڵێ. بەقوەتە بێ لە کاتی بینینی ئەوەی کە لەگەڵ کەسێکا بە نمونە ئەگەر ئەمریکی بێت لە ئەمریکاوە قسە بکات ئەم لە کوردستانەوە ئەوەندە هەستی بینینی بەقوتە تاوەکو بتوانێت بە زووترین کات ئەو ئاماژانەی کە ئەوش ئاماژەی پێەکە ئەمی ژوەری بگرێت و لی تێبگا بڵێ کە ئەڵێن هەستی بینین بەگشتی هەستی بینی بەڵام لەوانێت تاکە هەش بێت لەگەڵ نابیستەکەیە نابی ناش بێت ئەمە بە طریقەیەکی تر هەستی بەرکەوتنی زیاتر بێت لە ڕێگای بەرکەوتنەوە لە ڕێگای لەمسەکانەوە دەستەوە فێر ئەکرێت لەم کاتەیە ئەو هەستی بڵێن بەرکەوتنی لەمسەکانی بەقوترە بێت هەیە ئەوانەیە هەمانە نابیستە و چاویشی وەکو پێویست نییە ئەمەشمان هەیە بەڵام کە ئەڵێن تەرکیزی بۆ بینینی زیاتر ئەبێت ئەمە بە شێوەیەکی گشتی کە بینینی زیاترە بێت طبعا کە بینینیشی هەبوو لە ڕێگای بڵێن تەکنەلۆژیاوە کە بەکارهێن لە ئەویش ئامێرەکانی وەکو بڵێن مۆبایلی زیرە وەکو ئایپاد وەکو کۆمپیوتەر ئەمانە کە بەکارهێنێ ئەمانە هۆیەکی زۆر گرنگن بۆ بەکارهێنانی باشە مامۆستا گوزار ئەچینە پاکستان لەوێ بەرنامەی تایبەت هەیە کە یارمەتی کەسانی نابیستەدات بۆ ژیانیان ئەو دیمەنانە بینین هەندێک زانەریشە خێنەر و ینی ماوەتە سەر هەندێک پرسیار بکەین بەڕاستی هیچێک لەم بەرنامانە لێرە لە کوردستانە هەیە لەناو ناوەندەکانی خوێندن هیچ پرۆگرامێکی تایبەت هەیە بۆ کەسی نابیست لە ڕێی تەکنۆلۆژیاوە دەستی بخات یان دەبێت کەسێکە بچێتە ناو ناوەندەکانی خوێندن اینجا بۆ هەیە سوود لە تەکنۆلۆژیا وەربگرێ ئەمانە کۆمەڵک پرسیارتر ئاڕاستی جەناب دەکەین بەڵام با بچین بزانین لە پاکستان و بەرنامەی کە هەیە چییە با دیمەنەکان ببینین ئەم دیمەنانی کە ئێستا بینن لەسەر شاشە خۆشەویستان لە پاکستانە چونکە بەرنامەیەکی تایبەتن بەرنامەیەکی مۆبایلە وەکو پردێکی پەیوەندی نێوان کەسی نابیست و جیهانی پڕ لە ژاوەژا و قسە پێکەوە دەبەستێتەوە و دەبێتە یارمەتی دەرێک لە باشترکردنی ژیانی ئەو کەسانەی کە توانای بیستنیان لاوازە. ئەلیشبا ئەحمەد یەکێکە لەو هەزاران کەسەی پاکستان کە سوود لە بەرنامەی کۆنێکت هەیە وەردەگرێت و یارمەتیان دەدات لە جیهانی قسەکردن تێبگەن و کاروبارەکانی ڕۆژانیشان بە شێوەیەکی باش بەڕێوە بەرن. بەرنامەکە بە شێوەیەک دروستکراوە کە کەسی بەکارهێنەر لە کاتی پێویستدا پەیوەندی بە ستافێکەوە دەکات کە شارەزای زمانی جەستن و لە ڕێگەی پەیوەندی ڤیددیۆیەوە قسەکانی بەرامبەر بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت دەکات بە ئاماژە و بە پێچەوانەشەوە زمانی ئاماژە وەردەگەڕێت بۆ زمانی قسەکردنی ئاسایی. بەرنامەی کۆنێکت هایر لەلایەن ژنێکی پاکستانیەوە دروست کراوە کە دایک و باوکی نابیست بوون و ڕۆژانە ڕوبەڕووی کێشە بوونەتەوە لە تێگەیشتن لە خەڵکو و بە پێچەوانەشەوە هەر بۆیە بڕیاری داوە ئەم بەرنمەیە بۆ ئەوان و کەسانی هاوشەوەیان دروست بکات. بێگومان ئەلیشا تەمەنی 18 ساڵ بووە وەکو چیرۆکەکەت بیست خاتۆ گوڵزار بە بەم بەرنمەیەکە قسە وەرەگێڕێتە سەر زمانی ئاماژە و کەسی بەرامبەر تێگات. شتێکی وا هەیە لە کوردستان ئێمە بتوانین لە ڕێگەی بەرنمەیەکەوە یان لە ڕێگەی پرۆگرامێکەوە ئێمە لە کەسی بەرامبەر تێ بگەین. شتێک چارەسەری هەیەەوە چارەسەری زیاتریشی هەیە لە چارەسەرێک زیاتریشی هەیە بەڵام چی هەوڵانی ئەوێت و ئیشکردنی ئەوێت لێرە طبعاً ئیشکراوە ناڵێن نەکراوە بەڵام وەکو لە ئاستی پێویستانیە وەکو بەرنامە بڵێن بۆ فێرکردنی بڵێن تەکنەلۆژیا و بەکارهێنان و زانستی لەسەر تەکنەلۆژیا ئێمە بڵێن وانەی کۆمپیوتەرمان هەیە وەکو لە پەیمانگای هیوە کۆمپیوتەر طبعاً شتە بیدایەتەکانی کۆمپیوتەر فێرە بن و هەندێ شتی ئاسایی فێرە بن دوای ئەوە ئەچنە ئامادەی پیشەی کۆمپیوتەر لەوێ زیاتر فێر ئەبن و پاشانکە ئەچنە بڵێن پەیمانگە و ئیشەڵا بەنیازی ئەوەن کە زیاتریش لە خوێندکارەکانمان بچنە پەیمانگە طبعاً لەوێ زیاتر فێرە بن وەکو بەرنامەکان طبعاً بەرنامەیەکی تایبەتی نابیست نییە بڵێن کە تایبەت بێ بە خودی نابیست و وەرگێڕانی بڵێن بۆ نمونە دەنگ و باسەکان یاخود بەرنامەکان ئەوەشمان نیە هەندێک جار لەوانەیە کرابێ بەڵام لەوانەیە لە ئاستی پێویستان نەبوو بێت ئێمە داوا ئەکەین کە گرنگی زۆرترین بۆ لایە نەبن بەڵام وەکو ئەوەی ناکە کە کراوە پێشتر مەسەلەن کەسەکە ئەخبارە گشتیەکەی باس ئەکرد بە دەنگ و لە سوچێکی شاشەکەەوە کەسێک تەرجمەیەەکە وەری ئێگەرە بۆ زمانی ئاماژە بەڵام ئەمە شێوەیەکی زۆر زعیف و لاوازە
مثلا ئەو بەرنمەیە بڵین لە هەفتەکەیە بە ئەو بابەتە گرنگانی کە هەیە کۆ بکرێتەوە لە بەرنمەیەکی تایبەتە دا ببەزێندێ وا بێت شاشەکە بە کاملی بۆ کامیلی بێت کامیلی بێتە ئەگەر دەنگەکەشی لەگەڵا بێت باشترێکە بەڵام شاشەکە کامل بێت بۆ نابیستەکە یەکەم نابیستەکە وا هەستەکە کە ئەو بەرنمەیە تایبەتە بەو دووهەم باشتر تێ ئەگات چونکە وتمان بێجگە لە زمانی بڵێن ئاماژە و جوڵاندنی پەنجەکان ئەم دەپەنجەی دەست تعبیری دەم و چاو لەگەڵ جوڵاندنی جەستە و خوێندنەوەی لێویش ئەمانش کاریگەری زێوران هەیە بۆ سەر نابیست بەڵام کاتێک کە تۆ لە سوچێکی بچووکی شاشەکەیە وەرگێڕەکە دائەنیت ئەمنە لەوانەیە دەستەکەی باشتر بێ بەڵامانە دەموچاوی دەرئەکەوێت هەنێکیشان کێشەی ینی چاوکزیشیان هەیە لەگەڵ ئەوەیە کە نابیستن چاویشیان کزە ڕەنگە بۆ شێوازە باشی کە پێویستە نەتوان ببین ئەگەر بۆ شێوازە بچووڵێ وتمان مەسەن تعبیری دەموچاوەکان خوێندنەوەی لەوەکەیان هەندێک جار جەستە مەسەن بەڕستان ئەگەر هینتان ناجیزەکارنەتان بینی بێت لە قەتەر قەناتی جەزیرە کەسێکە لە بواری زمانی ئاماژەیە کەسێکی شارەزایە ئەو حرەکەتێکی هەر زۆر زۆر هێنەکە بە جسمی لەگەڵ هەموو شەیەک ئەو دەربڕینی هەموو شەیەک و ڕستەیەک حرەکاتێکی زۆرەکە بۆ یەکەم بۆ ڕاکێسانی تەرکیزی زیاتری نابیستەکە و کەسانی تریش کە گوێبیستی ئەبن دوو هەموو وازەحتری شەبێت چونکە نابیست وتمان ئێمە دووبارەکردنەوەی وشەکان و زانیاریەکان شتەکان وەرئەگرین زۆر تاکەم خەزنە بێت لە مێشکمانە ئەوانیش بە هەمان شێوە حرەکەکان شتی زیایە لایەن خەسن نابێ ئێمە لەوانەیە ئێمە چەنەها قسە ئەیکەین سوودی نەبێت و خەزنیشی ئەەکەن لە مێشکی خۆمانە بە هەمان شێوە هەر ئیسیفادی لەوانی لێ نەکەیت بەڵام ئەو شتێک خەز نەکات و شتێک بەکارهێنێت کە پێویستی بێت پێویستی ڕۆژانەی بێ پێویستی ئەو کاتەی بێ کە ئیشەکەی پێئکات و ژیانی پێئکات زۆر باشە لەبەر ئەوە تەرکیزی زیاتر وەکوتان جگە لە پەنجەکانی دەستی طبعاً یەکەم پەنجەکانی دەست ئەم پەنجەیە ملیارە هاوشەی پێ دروست دەکرێت خوێندنەوەی لێو بە تایبەتی بۆ ئەو کەسانی کە کەمێک بیستنیان هەیە چەند گوێی لێبێت چەند گوێی لێبێت ئەوە نەفێری خوێندنەوەی لێەوە بێت و بە خوێندنەوەی لێو لە تۆ تی ئەگات و خۆشی ئەتوانێت تێدگەێنێت دوای ئەوە شێوەی مەسن دەموچاو تعبیر لە دەموچاو ئەو شتێک کە خۆشە تعبیرێکی خۆشی بۆ ئەکات پێکەنایی بۆکە ئەو شتێک کە ناخۆشە تعبیرێکی بڵێن ناخۆشتری بۆ ئەکات و جوڵاندنی جسم مەسەلەن زۆر جوڵاندنی جسم ئەمان دەورێکی زۆری هەیە بۆ نابێت لەبەر ئەوە ئەکرێت مەسەن بە شێوەیەکی تەقلید لەوانێ لە زووربەی کەناڵەکانی شەهروا بێت کەناڵەکانی دەریشەوە لە سوچێکە ئەیکات بەڵام ئەمە زۆر سوودی شاشەکە باهی ئەو بێت چونکە بەرنامەکە با تایبەت بێ بەو زۆر باشە بەڵێ مامۆستا گوڵزار ئاماژەت بۆ کرد بوتت لە ڕێگەی خوڵ و ڕاهێنانەوە ئەمانش ئەتوان چەند بەرنمەیەکی کۆمپیوتەری فێر ببن لەنێو نابیستەکانە ئەتوانرێ بەهرە و توانایەکی تایبەت دەستنیشان بکرێن ینی هەستی پێ ئەکرێت لەلایەن مامۆستاکەوە یاخود هەست بەوە ئەکرێت کە نابیستەکە حەزی زۆر بە مەجالە تەکنەلۆژیەکەیە کە کاری لەسەر بکە حەزەکە زۆرتر ڕاهێنان بکە بۆ ئەوی کە زووتر فێر ببێ واتە ئەتوانرێ توانای تایبەتی نابیستەکان لە بوارە تەکنەلۆژیەکان و لە بابەتە تەکنەلۆژیەکانە هەڵسەنگاندنی بۆ بکرێ و دەستنیشان بکرێ هەستی پێ ئەکرێ بەمە بەڵێ بە دڵنیاییەوە بدایت کە بڵێن بدایت کە موبایل هاتبوو موبایلی ئاعتیادی موبایلی زیرەک نەبوو مەسەلەن تاکە بڵێن کە مامۆستاکان پیان بوو نابیستەکەتر زۆریان ئەوانی کە زیاتر خۆلیای ئەوە بوون و حەزیان پێ بوو کە ئەیبینی بەدەست مامۆستاکەوە یعنی ئەگەر مامۆستاکە تۆ زێدای بنایە یەکسەرەوە چوو هەڵەیە کرد ئەی کردەوە سەیرێ کرد و بزانێ پێکاتەکانی چیە و چۆن ئیشەکات و ئەمانە حەزی پێ بوو زۆری حەزیان پێی بوو لە دوای ئەوەی کە طبعاً موبایلی زیرەکات هەر زۆر زۆر ئەوان طبعاً زیاتر ئێستا هەر هەمویان ئەتوانین بڵێن کە پیانە و بەردەوام کۆنتاکتیان هەیە لەگەڵ یەکتریانە بەیەک دەست لە یەکتری تێگەن مامۆستا گوڵزار وەڵای لام بوو بە پرسیارانی مەکردەوە بۆ منە تۆ کەسی نابیست کاتێک موبایل بەکارهێنێت
زمانی ئاماژە دەستی لەگەڵا بەکارێ وانە کاتێک دەستێکی بە مۆبایلەکەی بەیەک دەستتوانێت زمانی ئاماژەکە تێبگەنە لە کەسی بەرامبەر هەندێک جار هەندێک لە هێماکان ئاماژەکان ئەتوانی بەیەک دەست بەکاری موبایلەکە ئەگرێ بە دەستی و بەم دەستەی ئاماژەکانەکە بەڵام ئەگەر زۆرتر بێ قسەکان و پێویستکە بەوەی کە دوو دەستدانێ داینێ لە بەردەمی خۆیان موبایلەکە لە بەردەمی خۆیان دانێت و بە هەردوو دەستی ئاماژەکانەکەات بنمونە مەسەلەن جاران دایکەکان ئەوانی کە نابیستن ئێمە زۆرتریانە لای خۆمان لە پەیمانگای هێوە دامەزراونەتەوە مەسن خاڵی زۆریان لای مناڵەکانی بوو مناڵیان جێهێشت بوو لە ماڵەوە بەڵامتر ئێستا ڕۆژانە ئەو لە کاتی پشۆکانیانە موبایلەکانیانەکەنەوە لە ڕێگەی کامێرەکانەوە پەیوەندیەکەن بۆ کەسێک کە مناڵەکانیانی لایە و دڵنیا ئەبنەوە لە مناڵەکانیان طبعاً ئەمەش شتێکی زۆر باشە لە ڕووی دەرونیەوە بۆ نابیستەکان هەروەها تەکنەلۆجیا کاریگەریەکی بە سوودی تریشی هەیە بۆ نابیستەکان طبعاً نابیست زۆری هین بەکارەهێنێ سەماعە بەکارەهێنێ بڵنگۆکە دەنگەکانی بۆ گەورە ئەکات بە تایبەتی وتمان ئەوانی کە کەمێک جۆی چەند جۆی لێبێت ئەوەنە زیاتر سوود لە سەماعەوە ئەگرێت جاران سەماعەیەکە بوو کە سەماعی بڵێن گرفانیان پێوت خستە جیهازێک بۆ ئەخستە گرفانی و بۆ وایرێکەوە ڕەبت بوو بە بەسمەیەک و لە ناو جۆیادا ئەنرا بەڵام وردە وردە ئەمە گۆڕە بوو بە چی بوو بە سەماعی پیشگوێ سەماعەیەک بوو بە تایبەتی کچان زۆر ئەویان بەکارهێنا پیاوانج بەکارهێنێن بەڵام زیاتر کچان ئەمەکە لەسەر شاشە لە پشتی گوێی بەڵێ ئەویانە لە پشتی گوێ دایانی ئەمە سوکترێکە ئەمە ئاسانترێکە لەوانەیە مەسەلەن بە نیسبەت بڵێن تایبەتی کچەوە پێی خۆش نەبێت کە کەسێک لە دوورەوە کە بزانانی ئەمە نابیستە قژی ئەیاتەوە بەسەریە و سەماعەکە نابینێ دوای ئەوە ئێستا هەر سەماعەکان زۆر بچووکتر بۆتەوە سەماعە هەیە زۆر بچووکە لە ناو گوێیە یەکسەردا ئەندێت زائیدەن ئەوەی کە عملیاتیان بۆ ئەکرێت لە هێلکۆکەی ناو گوێیە سەماعەدا ئەندێ لەو شوێنە ئەتر پێویستی بە سەماعی دەرەوە نیە بەس ئەوەیە دەر بڵێن جیهازێکی ئیستیقبال لێرەدا ئەندێ لە مەنتیقەیە ڕەبتە لەگەڵ سەماعەکە لە ناوەوەی گوێ و طبعاً جۆی لە شتەکان ئەبێ بە مەرجێ ئەم عملیاتە ئەم نەشتەرگەریە لە مناڵیە بۆی بکرێت لە مناڵیە بۆی بکرێت لە مەرحەلەی مەسەلەن 2 ساڵ حتا ئێستا ئاڵێ زووتریش بۆی بکرێت لە 2 ساڵ بەس بۆ 5 ساڵ ئەو فترێکی زۆر هەستیارە بە نسبەت هەموو مناڵێکەوە و بە تایبەتی بڵێن نابیستیشەوە بەڵام ئەبێ لە تەمەنی 6 مانگیەوە سەماعی بۆ بەکار بێت ئەو مناڵە تا چەند زووتر سەماعەکەی بۆ بەکار بێت ئەم زیاتر ئیسیفادەی لێەکە لە نەشتەرگەریەکەش لەبەر ئەوە تەکنەلۆجیا کاریگەریەکی زۆری هەبووە بۆ سەر نابیستان توانیوێتی ئیشەکانیان بەرەو پێشتر بڕێت یعنی ژیانیان ئاسانتر بکات بۆ نمونە وتم مەسەن ئەو ئوستاز ناجی زەکارنە لەوانەیە ئەی هەمومان نابیستان ئەی ناستن وە مشکڵ و کەسەکانی کە بەرکەوتیشیان هەیە لەگەڵ نابیستانە و ئیشەکان لەگەڵ نابیستانە ئەویستنەوە خۆ کەسمان نەشمان بینیوە مەستەنها لە ڕێگایی بڵێن تەکنەلۆجیاوە و لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کە ئەیبینین و هەندێک جارکە قسەشی لەگەڵا ئەکەین لەبەر ئەوە بە شێوەیەکی گشتی زۆر سوودیان لێ وەرگرتووە و ئەشکرێ ئێمە زیاتریش ئیسیفادەی لێ بکەین بۆ ئاستەی کە هەشە کە هەشتە نەک بڵێ پێشتریش بەم ئاستی کە ئێستا هەیە ئەکرێ زیاتریش ئیسیفادەی وڵانی زۆری ئەبێت وەکو بەڕێزیشتان وەکو ڕاگەیاندن ئەتوانن دەوری باڵای ترتان هەبێت وەکو کەوتم ئەو بەرنمەیە زۆر گرنگە کە دروست بکرێت بە بەرنمەیەکی تایبەت بێت تایبەت بێ بەنابیست نەک ئەوەی کە تۆ چونکە هەندێک بەرنامە هەیە یعنی زۆر تاکەم ئیسیفادەی لێ ئەکا بەڵام دووبارە بوونەوە شتەکانی زۆر تایە یا هەندێک مەفاهیمی تایە زانستی تایە ئەو نایزانێت لەبەر تۆ حتا ئێوارە بۆشی وەربگێڕە بە زمانی ئاماژە لی تێناگات بەڵام کاتێک کە تۆ بەرنمەیەکی تایبەتدا ئەنەی بۆ نابیستان ئەو شانە ئەو ڕستانە ئەو مەفهومانەی کە بەکاری ئەهێنێت یەکسەر هی نابیستەکەیە نابیستەکە خۆی بێت شتێکی پێ ناڵیت کە تۆ ئەو نەیبیست بێت کە لێ تێنەکە با دەستێش بجوڵێنیت وەنیە
زائدا ئەوەی کە ببێ بە مەسەن ئیسیفادەی لێ بکە سوودی لێوەرگن لە ژیانی ڕۆژانەی خۆیان. گەشتیارەکە دەخێنە بەردەم ئیدارە دەستە خۆش بە سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڕێزیشتان ئینشاءالله لە ماوەیەکی کەما بکرێت ئەوە زۆر باشە ئەمنێتی هەموو نابیستەکان و ئەوانەیە کە لەگەڵ نابیستا ئیشەکەن بە هیوای و ئێمەش هاوکارتانە بێن ئینشاءالله ئەوەنەی کە بە ئێمە بکرێت زۆر سپاس بە ئامادەبوونیتان. سپاس بۆ لەگەڵ